بله ما وسط حشته و حشته دست به نویس هلبسته کریه دست به هلبستفانی کریه دوی دمی دگلو آستانگی نبون زحمتی نبون پیش آب شرنگی بود ئەستەنگی هەبوو بێژن نەبێژن هەر تشنە ئەشکەرە بوو لێ ئەو دەما گۆنە ئەشکەرە بووژی بێتر یەک پێف دەهات گرێدان مانەت بێ هەر تشتێک گۆنە ئەشکەرە بێتر شیرین دەبێت راست ئەو جێ هەبوو ترسا بوو بله بهتری خوا تشخوات دبن کردیجی دنویسینه و دوی دمی دا قداخل سر زمانی کردیه بو سر چاندا کردیه بو بتایبت دویم جاری دا زحمتی و بچرنگی بو ئەرێ هەبوو جیواکێدە گۆدن ینی زمانێکی ئەژنەبیە ئەژنەبیە ینی ئەتیراف پێ نەبوو قەداخە بوو تش زەلال مە نەدگۆ بدزی بوو وەکمەگۆ نە ئەشکەرە بوو gelek berhemê min jî hatin şewitandin بچرنگی هات نشوتان بجاری ناس diya min çavê dêriyan dikir ser min tirsiya dişewitan pê me bi dizî dişewitandin ja tiştê got me bê wê deverna de çî dikir ew man wê din ja piştî a min yekem me çap kir berî herber dilovaniya xwe me got min e dayê te wilo nekira ana berhemên bêtir bana lê te gelek ê gola ma ser te tirsiya ez dê min ne